هەر ماڵێک ئەمە دوکانی شەیدی واتە دوکانی بێوەژنی واتە هەر دوکانێک 4-5 نەفەری ئیژەکە. چەند ڕۆژێکە نووسراوێکی شارەوانی هاتووە بۆ دوکانەکانی سەرەتای شەقامی ئۆرزی بەردەرکی سەرا و سەرەتای شەقامی سابووکەران کە دەبێت چۆڵی بکەن. وەک لە نووسراوەکەدا باس کراوە کە ئەمانە تەجاوزن زیادەڕەویان کردووە بۆیە بە زووتیر کا سەردانەوە کاتێ سەردان دەکەن ئەڵێم دوکانان دەڕوخێنرێت و پرۆژەی سەرای گەورەی تا دروست دەکرێت ئەمان ئێستا ناڕزایەتیان هەیە. ژمارەیەک لە دوکاندارەکانی سەرەتای شەقامی ئۆرزی لێرن کاکە وەسڵاو لێبێ ئەم بابەتە چی بوو؟ ئەوان نووسیانە ڕۆژ لەمە پێش بابەتێکمان بۆ ئەو لەسەر تێکدانی ئەم ناوە کوایەکرێ بە پارکوشت ئێمەش لە سگەڵ جوانکردنی شارین شارە بێت جوان بێ ئەبێ لە هەر شوێنەوە دەست پێەکەن دەست بێ بەس لە هەمان کاتە ئێمە دوکانانە چەند ساڵەتیان هەیە لە 57 تایەتی لە 58 تایەتی باکەکتۆکری هەرێکسێ بڵێ بڕۆ خواویزی بێ ئێمە ئەمانەوێ بڵێ بەرشار ئەمەنیش دوکانەکانمان بۆ دروست کرێتەوە بە شێوەیەکی جوان بە خشت ئەوەی تر بازارەکە و جادەکە جوانترکە کاکە باشەوانەڵێ بێت شۆڵی بکەن و تاو دوکانەکە ئێوە هەفتان نمێنە بەسەریەوە پێم وا بێ شتێکی وایە لە بڕۆ خواویزی بێت خواویزی لەکوێکە کاکە باشە دوکانی چیەمان هەر ماڵێک ئەمە دوکانی شەیدی واتە دوکانی بێوەژنی واتە هەر دوکانێک 4-5 نەفەری ئیژەکە ئەم 5 نەفرە چەند نەفەری لە ماڵەوە هەیە هیچ نەبێ 5 نەفەر 4 نەفەری هەیە لە ماڵەوە خانەوادەی هەیە ماڵ و مناڵی هەیە دوکانانە چیە خاوەنیەتی خاوەنەکە ئێمە شارەوانیە تا چۆ شارەوانیە وەڵام نیوەی شارەوانیە نیوەی ئەم کاک منتازە نیوەیینی ئەم باقی هەوراممیە وتێلەکەن بەڵێ وتێل مەولێ باش ئەوان تاپۆیان نییە تاپۆیان هەیە بە باشە بەوان چۆڵەکرێ باماشەوە ئەبێت چۆڵکرێت خۆقابلە چۆنەکرێت ئەوان واڵن ئای وایەنە بەس ئێمە منێن کاکە دوکانەکان وەکو بەر بەلەدیەکە چۆن شتێکی جوان دروست کراوە بە خشت دیکۆرێکی جوانمان بۆ دروستکەن ئێمەش مەمنونیانە بین ئەمجا تاسی ئێمە نەمانێشۆ نەکرێت دواکەوێت نەکرێمان بێتە سەر نەڕۆژێت ئەو ڕۆژە وتیان نەکرێکەمە وتمانە بەیانی بەسەر چاوکرێتان بوێنی ئەمە بەتەنی ئەم دوکانانە نییە شەقامی سابووکەرانیشە بەردەکی سەراشە و سەرایە زۆرە گەراجەکەشە گەراجەکە دەقریبان 400-500 پاسیوەتیە کاکە باشە ئێستا ئەمڕۆ سەردانی شێتان کردەوە ئەمڕۆ چۆن بۆ کۆمپانیەکە وازانم کاکشیوان چوو من کەمێ پەتام بوو نەمتوانی بچم بۆوێ بەکەی قسەکردن نادم زەختش لە خۆمەکەم قسەکەم ئەتی وەڵاوە چوومم بۆیە نازەم جوابەکەی ئەوان چی بوو دوای پرسا لە کاکشیوانیش کاوە جوابەکەی دانایەتەوە بەس کاکە ئێمە کۆمەڵێ فەقیر و هەژارە ئەمە بەدەست دەوڵەمەنەوە نییە بەدەست سەرمایەدارۆ نییە یەکێ چای چییە یەکێ لەفە فرۆشە یەکێ کۆرە پێڵا فروشار هەمی وایە شەکە خۆمە نەبێت لە ناو بازارە دۆلار فرۆشەکانی ئەم ئەمە بۆ گەورەکردنی بەردەرکی سەرایە لەگەڵ یانە منیش مەمنونم دەستخۆشییان لێەکەم دەستیان ماجەکەم کە دەستە ساوان بەم ئیشە جوانە کە ناوشاری سلێمانی جوانەکەن خۆمیش لەگەڵیان ئەی باشە لەگەڵەوەی ئەم 5-6 دوکانە ریزە دوکانەکە بە خشتێکی جوان بمانەنەوە ئەوەی تر جوانتر نابێ یان هەر چۆڵەوانی بێ دەسەکانە خۆش بێ چاوەکانم ئەوەی کە هەیە ئەمە ئەو نووسراوە کە چەند ڕۆژە لەمەبەر بۆ دوکاندارەکانی بەردەرکی سەرایە ئەو کتێفرۆشەکان بۆ نەچای چیەکان ئەم دوکانانەی کە لێرەیە لێرە ئەو تێلمەولەوی هەیە کە ئەمە یەکێکە لە لۆگۆکانی سلێمانی بەڵام وەک باز دەکرێت کە لەم پرۆژەیە بۆ گەورەکردنی سەرای سلێمانی ئەمە ئەبێ لا ببرێ بۆیە تایەتی مڵکە تایەتی شارەوانیە بۆ نەکرێکی شارەوانی کاک شیروان ئەمڕۆ ئێوە سەردانی کۆمپانیەکەتان کە چیان پێوتن ئێوە چیان پێوتن ئەوان هیچ معلوماتێکیان لەسەری نییە هیچ نەخێر هیچ معلوماتێکیان لەسەری نییە ئەڵە چی ئەنە چی بکەنەوە من وەکو دایرەی تەجاوز وەرەقەیەکیان ناردووە ئەمە هیچیەوانیش نیە دایرەی تەجاوز چونکەمە هەمووی عەقدی هەیە و ساڵانە پارایە ڕاستەخۆ بێ لە شارەوانیەوە ئەم شتە بکرێت بەس ئەوان هیچ قسەیەکیان لەسەرەوە نەکردووە هیچ ئەڵێ ئێمە نەماوتوی ڕێ چ وەڵامێکتان وەرگرتووە ئێستا ئێستا ئێمە هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە چاوەڕوانی نەکەین ئەموو خەڵکە لێرەیە 50 بۆ 6 ساڵە دوکانی تایە ئەم ناوە هیوادارم بیر لەوە نەکەنەوە گەر جوانکاری سلێمانی و جوانی ئەم شارە بێ شوێنی کە زۆرە لە ناو بازاڕەوە دەستی لێ بیرێ و بتوان بەڵام لەیان کردووەوە کە بێم دوکانانە چۆڵکەنەوە نەخێر تا ئیسا هیچ شتێن نیەوە هیچ معلوماتی نەخێرە هیچ شتێن لەسەری هیچ شتێکی وتیە هەر ئەوەیە تەنها نووسراوەکە هیچ جەرەوە هیچ شتێکی ئەو تۆ نیە هیچ شتێکی ئەو تۆ نیە لەسەری